وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاتە نەبێت هاوڕانی خۆشەویست و ئازیز، من سەکواسی زۆر خۆشحاڵم کەوا لە یاریتی ئیڤی ئۆنلاین لە پارکۆرێکی تر لەگەڵ مامە عەبدوڵای خۆشەویست دووبارە هاتیاتەن. هاوڕێیان هیوادارم وەکو پشگیرێک پێش چوون بە سیرکردنی بکەمە سەبسکرایب کەناڵمان بکەن، ئەگەر نوێن کی ڤیدیۆ گەشتمان بۆ بکەن و دووبارە سواڵی مامە عەبدوڵای بکەوە دووبارە ئامادەیە مامە بگەێنەوە و ئیتر لەگەڵماندا بن بزانین ئایا لەو پارکۆرە کامەمان سەکەوتووە بین. ئیتر توش قسەی خودکە و ئادەسێت قوربان میگیان سڵاو هاوڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیدیۆیەکی تری GTA پارکۆر ئەمجارە مامە چەکۆ هەڵی بژاردۆ بزای چی دەرەچێ خۆشم نەبینی چی دێت خۆشم نەبینی بزانین ئینشەڵڵا تێگە بەدڵمانە بۆ پارکورتر هەیە توانین داڵۆ دیکەین. باشترین بەڵگە تاقیکردنەوەی ئارە وەڵڵا ئەو ڕەنجەتان پێشوان ئەو ڕاستە مامە وەڵڵی دەکەم هەلایەت چونەوەی یاریەکە بزە ئینڤایت بۆ بنێرم دەما لێوێتمان بەس قینەتەوە ئێرەوە دەست پێەکەین لەگەڵمان من هاوڕێن تا ئەچینە ئەو یای ئینڤایت و مامە عەبدوڵای دەنێری و هاوڕێن ئینشاڵڵا بەم زوانە ڤیدیۆیەک یان فێرکارێک دائەنی چۆنێتی هێنانی پارکور بۆ نەو GTA ئۆنلاین بەمان لە سایتی ڕۆکستاری خۆی شوێنێکی کراوەتەوە بۆ بەشی جوو ینی پارکوشتی تێداداڵکەی بەزێک دەقە بە ئەو ڕادیۆی بۆ بکەم مەگەتیایی بێ کو ئەو فەکە ئەو بەشی میوزیکم هەر سەفەر کردووە ئەو ئیڤای دەکەم بۆ ناردی بۆ ئەوچی ئەڵێ لە سیلڤەری من نەبووی نەهاوەتە لە بەنایەکەی ڕاستە کاکە لێ دەینێرم لێک بەشی سێتینگەکەی لێو ئەینێرم ئەمامە ئۆفلاینی دەبووە ئەوای لێ هاتوو بە قورئان هەر بیرم نەبوو قەیناوە بۆم ناردی بزان بۆتە ئێوەری کێرە ئەوە چی ماما دەبینێرەوە لاوەدام نەیکرد وەرم کرد بەس هیچی نەکرد پێ ئۆفلاینی کاکە با لای بم ئۆفلاینەکەی لابە لاشم نەبرهاو ئەوە هات ئەوە ئەخە نادەبی چاوەڕێ بکەیت دراوڕای لەگەڵمەدان زەین پارکۆرەکە چییە نییە داینی شەڵا شتێکی خۆش دەرەچێ هاچمە لەرزێ ئای برا جا ئەوە زۆرتر خۆشترە ئارە وەڵڵا ئەوە سی کەسی جێ سی کەس ینی سی کەس لەنەوە ئەو پارکۆری دابن زۆر خۆشە کوشتێ ئەمە سارێکی بێنە دڵی خۆ لە خۆشتی هەڵە بژێرم دەم چییە خۆتیارن جۆم هەڵبژارجە نازان ڕۆژ بێ و وانە چنە وسیە نە ئەوانە ناکاکە بە هین دەژ ناشرین نەبین باڕێدیگەنەوە یاڵە ڕەدی من ڕێدیم کرد ئەمە ئەو توای پێ توانێت لێرە پارش دانی هەر لە خوارەوە هەن ئەوەکە پارەکەی دانێ ئەوە چی وەڵا تازە دامنێ راوڕان لەگەڵماندا بن کامانێ هەما وەختیاکی من دەموت لێگەڕەکەی نەباتۆ بیبێ من پارەکەم زای زەدەویتە بڵە لێگەڕام بیبڵە دەسە ئەبێ بڵێ بەس خۆش دەرچێ بۆ بینەران و چێژی لەبین ناوەڵای پێویستمان پێ بەزەوە خۆت ئەوە کردو نانا تۆش هەروەی مەری یادیەکە لێ مامە لێرە ئێوەش لێرەوە دەست بە پاک حاصلەوە بووە یەک وەرە بێتە خەریک تایسەوە زە باشە
واعز باش أنا واعز والله. باش كاكا داري خۆم پێ ناگیرێ جاجارەسی ئەو ڕیکۆردەنەکە من دەخۆم هناك شيء زور يوتيوبر أظاني والله أواني كوك إيمان زيادة لما واحد مشتري سبال بخوي يجوي لوي ياري كتير صور كورة أم ياري صوت أم هوا ياري خوي أي برانا چییە تۆ چی لێ هو سيرة چییە سيرة دوامي ناوەڵا تۆ لە کێ ڕۆژ لایم بەقەڵەدا ماما أديرا ديوا دي خواري قاعد شو زاد كي بنشان داوي یاری هەڵگەڕامەوە زاد كده خواد راس بتصاحب كنت هديت ولا زود دام لە کێ دروستە بێتەوە تعرف كنت هديت سكيب خواري وڵا خلیسکێ دیدە بەخیشە ماما اللي هو كيسك دي خواتنا اكسر بس جارك يدانا انا شفت صوزك ديارك سريع لك بما بي وە ابا تنشي ديوارك يدانا يستا هاتوومەتە خوارە خراپ هاتوو وانا هاتوومەتە خواری خواترێ بادەم غەڵەت هاتوو مەڵی او كي روش ديونيا ايوه كيف لك دیوارەکەیان لە عەرز ئەوە نەمدا لە عەرزەویە والله دابا بتعبي وديوارك يدا هاي كيسك عاودي خوارتر شتا صوزك ديالك بما وڵی نەمبینی ڕامەزانی لەوێ کۆتاییە صوتي تشنو ريسكيش جيني سواز بخوي انشاءالله حەت بەسەمان ناوێ ئەیگەم جارە چەچمە خوارە پێش نەشتە سەوزەکە ايه ولا دور دور وڵی نەمزای خەڵستە بۆ خوارە والله من كحرات بيني بزاني بيكسر شو عاوري بگەممان پاکۆریگە نییە سیارەکەم بۆڕێ ئەو خۆشتر والله بي داني كم داون كردو بس دبر وفي خد كم روش كله يمبايل كم يكسر يعني استماوي تتا داون الروي یەک جار بی و بکردایە بڵێن نووسینەکانی تر دەرەخات ئەڵێ چەند ڕاوند بێتوانە ئەگەر ئەوان والله نازم زعما قرآن تعظم الروي هەرو سیارێ ها نبي هذا ساري يلا هذيك هذيك عزيز جيان زين شو ما هذاك بيسي سخيت بيه وسيا برە بەس خۆش بێقینە نعم چێ بۆ ڕێدی ناگەی كل هلا هذا من أول قرار ردي بەس خۆش شيء بێقینە سعر والله بيسي خوش بزنازة المقرة هاك براوة سيوا چیە و ساروخە ويبفري ما مرة يكسر ما لا أنا في يلبي کورەرکردمە خوارەوە غازەکە میش فێکرد ئەو شتە ئەو کە پێوێت أنت بترجم داك تشوف أم كنت برا باب زي نوك فيلم مالي بكات شو قاعد زي فيلم ئەو تو چۆن ڕۆشتی قشتم أي كوت ئای دەرحێ من بە عەرزە هو بس شو يا رجل دو وەرەمنیش گەشە گەڕامە خەبی نەبێ أي كنا متذكر ليه ده كبار والله سخته وتيو كان ايش دايز نبغى صدق چی برانە ڕۆ ما بكلمك كيف خواري أو زاري ها عورتها راح حد نبو سعره ها باقي سعره كبروا أو زاري كي ركيد يعني
رليكا كير خوي هاك حيوان شو حياة انا بخوي باكي من بيت اخو على وسع او زاري باش هاتم هات يا لا تخوحة بيت فخاص وش تدان نقري او كاليري هات خشيما او اول عملوا بيرفكس بيعني لا اي نكب ماما إلى زوج صخته وسيا أول شي فرقة أصلية أنا والله بس هذا بيخد دي أوبر ولا حبيبي اي برا وزور صخته لا الراشدين هذا بخوي وشونا أنا كمان أبا كمل وصفة من لا ورا ها هيري في الله يكسر دي تخوات ما باقي تجبروا ما بيو زايد ويدي أيوة أول شي هو القرآن وزن في الله جيم دوزيو سبو في الله لا جيرو يا ماما بيناها كتير واه والله بس قولناش كوت مسروا كوال الجيرو بيناك كنا أوه. الأخوار بيناك والله مداش مين رازلي الله يبي بسيلاي بيناك اي هادي خشيمه أخوات شاق يشتم هذا ابوي يا ولد انا اي وتولقي والله أبي خوش شور كده ببدي بس سربانك اللي واروشتي هي نعلب كيت أخوارو بابا قرصي بدي بس سربانك ما علي روا أنا بقول خو شور كده برو سربانك با قرصي بدي بس سربانك إذا خوي نعلب كيت أخوارو أبدا ولا يشتي هي اگه بسر او كيدا شوينه بريجاكا ابي ودا علي شلون كل هذا شوينه بريجاكي إيه اي علي خود يكس شهور كوا برو خان وكبرو انجر فقازك اللي بس بارك بدي بس سربانك إذا خوي أقرسيت اي سام هذا شو بيني فحاضر كوتي طاف يلا كان بيني وكاك انا كلو تسيبو فقازة ايوارا ماما ازاي زين كاك من زوب نيدي ما ابي علي روا وي وي هذه اي كورة والله مني بير تي كورة مني وابر ماما بلين كحق فقاز لمي حتى نزيك بيدو ولا سلبانك هايتر علي اكويت بردن بيناك ياك توزي ما ايت خريق اكويت خوار فقازك اللي او ده بقراخك أزام بسيا أزام بسيا بس وايد لا يكسر واكم انا والله من جوسي جاي قدام تاعي اللي قلت لا علي روا تعو ما فريب ولا نقشتي نو والله لا صانم خوع بتاري وأروي يعني ها ولا شي بدري خف طلع فيها يعود زاري هات أنا والله قشت أنا والله هو شي بو اشتاق قشت اشتاق اول كده ايه كنت في الله قلب صار يلا ولا ما لا ابوي جاوا ابي اليره وما راسه برا من ليه ابي موجود برا نقص يا برا كروزور فقط زي كتر بليه والله قشت
تێما واه. جارە بە ئاسمانە با بنیشێتەوە زانمەری بەچی مامە کە ئەها لەوە ئەی مرێنەیتر ناگات فەقازێکی تر لێ یان کە تۆزێچێتە خوارە ئەتوانی دانەیەکی تر لێ بدەی ئەکسەر دەچێتەوە بۆ سرە بەس مێڵە زۆر شۆڕ بەرەو خوارەوە بچی وەرە بە یەک فەقازی گەشت وڵی گێڕەکەم لێ ناخوارەوە ڕاستە خوارە ئەگی ناگەشتێ بە یەک فەقازی گەشتی هاتی ئێمەزان چوە چۆ خەتای خۆم بوو کاکە ڕاست زۆر شەکەت مێ زوو بە پەلە بکەم بەس نابێ وا بێم ئەبێ سەبری گەبی ئامۆلیکەی لەو خەتە سپیەی بەگابک بێمە دواوە دەی وەڵا ڕۆ هەر نەگەشت نەگەشتی هاتە سەرەوە بەس ئەو بوو پێڵم چا منە شو دێنێتەوە ماڵتە نەبوو ئاو خواوە چێ کاکە بۆم لێ هاتوونە من ئەو کەسە بووم کە زوو زوو پارکۆرمە بڕی بەس لە ڤیدیۆیەوەی لە بەس لە ڤیدیۆ وام لێ دێت دەرمەزارم بەکا ئەمە هەوڵ مێ بچیتە ئەم سەربانە چۆ سەر ئەو شتە سوورە گەورە هاند ئەوەیە کە پیا هەڵەگەڕی سوورێکی گەورە من چوومە وێ دوای هاتمە کامە کەیتە سەر بەشێکی سووری گەورەی تایە ئەوانەی کە پیا هەڵەگەڕێ فەقاز لی تا منیش لێومە دیێستم ئەوە بێ خوار ئەڕۆ خۆی لە شوێنەکە ئەدا ئەبی پێ گێڕەکە ڕاز ڕاگری بۆی ئەوە نەبێ چیە کاکەوە ئەو سیار عیزە سێ دایان ناوە بەس بزانم هەر ناڕۆنەوە دژ ناڕۆکەلاسوو ئەوەرە لای گەشتی نەوەڵا نەگەشتم مامە تۆ پاشتم بە چوومەدە ناو شار بە خۆمەگەڕ لای هەلار ئەبێت من هەلار ئەبێت لەو هەموو شوێنی خۆی لە شوێنە بە هەر حامان چ کرد بڕۆ برە خێراکە بە مامان بە قوم نەگیرێ گەشتە شوێنە و بەی ئۆفڕۆد چوومە یاڵوو شتەکان ڕایی من نازانم ئەو چییە لێم شەوەکە تۆ چی شانسی نییە وڵی نازانم مۆزوع چی ئەو کورە ڕاست ئەڕۆ ئاگاتە لێ زەمان چۆن بێتە قەشمە ئەویانی دەلارمە بەوە لار ئەی هەوارە ئەی برا
سيلي فيها سا من تو مدشو ولا ورا سيدو دقيقة استعيد من كردو كل زوبا كهكا زوبا باركور كما هنا فات سمنا تو يعني راتي دين برو ماما من ببشي داتو تام والله باجو ما بي هذا اماش بشي خوينا راه فرما دا فريت سا من فريت هذا شو من دي اي والله قصد ما ايه بعد ايه دي قشتي هذه اه ايه دي بخير بي ورا امبرو كنا باجو قصد بابا زين ايه تصير ترى شي توصل اي بعدين هاي والله اشتكم خوارد اي هذا سليم خشفة قبل بمنك انت بخوتي اي وانا مخورت ما بي نقشتين واردم ويا رزوز ماما فان دام اما شي بتكون دريش ماما سياسي كم يقورا ارجع اذا اكيناك قصدي ايه ايش خريبو دي اي قالوا تسونا كاكا وانا فرق في دمك كان خوازك شتي لا سوبا تقريبا بيموت راس بس السري ده برادر رودي بكيا اي بشيك يا ريك اني لشوينا قاعد انا بايمان انا ما نودنا راحت هاري والله واش نروح داب خوندي هو فيلمي هندي هاري والله خواردم خاشي كاكا انا والله خواردم تمام اي نم خوار اسيو ابوي اما يعرزوزونا برادر والله خريب وكشمناي بس توز اللارم كده اخ خوار دي ما ماني ما ابو بكر يلا كان بيني وتوراش خواردم مش خوار غلط هذا وسيو باركور هذا بخوار من خواردي خوارمان خوارد زوزو اصلا خوارد لاي وابزام تو چی سربانا كده او بكيجي لا رابزام ليتك شو فرع عملات ده اي كورك رقم ده بعض هنا وين بين خوارد سعرك اللي بينه والله مشان باشا زورنا رحانية واش خوارد زين ايه راسي اي ولا مكيشة والله يخلون ذاك يجي والله من كسمرنا قولوا اي بومن والله ركبوا بالبيت شروي لا قليجة جيمير دي ما هو ابي بقينا هو وش قشت بخور هلا اخو هلا اخو مش دي اخو والله ايام بس صرت اشتاقين يا اخوات ايش كاكا زارك منو زاركتو وش من يبي ادير ماما هو اللي رفقات مش بدي انا راسك يسرعوا يا بس ما جاي انا ما دي اواج اي لو اواني زوزو اللي ساسيكا نا زندگی اما چی اوی لیلم
والله خواردومە لا لازم لا نعم باشتكى مامە لە شوێنێکی حد بەس پێویست دەکا ئەوەکەی داگریتەوە ئەگاتی باش تمام ئێوە فقازی دامەک لە هەر کەمێک پێ لێنێ ئەگەی والله گەشتم ئەوەشم پڕ لە کۆرە یاک دنیا ڕۆشتم بە مامە هەمووش یەک زارا شوێنەکەی لا ئەوە چەند دوورە وەرە تێکە توانی بێ فقازی بچی بەس من ستوب كان ستوب اوكي اخ شو مشكلة صراحة كرو مدير ما بتوصلنا اي يا قشتي اوي زوج ولي سعادة بقرنا كم نسان يعني رجال من الجمهورية يا والله اما سعادة بك بيطلع كده سردا لا قاعد القرآن هو نعم ايه قاصد يا مقري حبلا وتشيو هو عزار خاني ابي هم ردكي او بوق او ندور راح زور دور همي ابي بري عندك يلا ياخذ ابي داس باش ماما عندي كان دبي بيلين ها قينا ناقي او تشكوتي انا ورا شيخ مدما اي بتني تعرف ماما يقدر يسقل برو يبي يكسب بيليني ليدي اخذ والله يترك شو بناي اي من وزاء او بوم نقشت حد نقشت لا نزج فيكي باشا باشا ما شاء الله ما شاء الله ما شاء الله ما شاء الله انا والله قصدي ولا كل الروي والله ما عمل لي فقاص ده انا قشت يانا كيفك ما والله غلطي خوم بينها قشتم نقشتي عاقبه لا والله الرجلة فانا كنت موصل تشمع بتسيبه اي نكاي كنا قشطومي والله
نا چێ سەرداخی ڕۆی بعد خۆم چ دوو دەقەم ڕێکۆ نەکردو لە ژیانم دە ئەمە ئێرە ها ئەبێ ئاوانەکەی ئێوە هەزوەی ساعت گەشتم ئاگژ ئاوا بی ئیمە هەر ئەڕۆ ئەی خوا منە ڕەحات قەناعەت کرد هەروەمان ناوەسێت قەناعەت کرد ئەمەمان هەروە ناوەڕێ ئەیش کورە یەک لێواری بچووکی هەیە سەربانەکە ئەبێ خوب دی بووە ئەینا بە هیچ جۆرە ناوێ گەسێت هەرە بێ فەقازەکەش لێ دەی وەڵا منیش گەشتم دەی لەخوا ئێمەیان بخۆی ڕۆی دەگەستی ناوەڵە تۆ گەشتی بچکەیتێکی باب ماما یان بەژەی منیش ڕاست هاتە خوارم بەرز بووم وڵاو دیما بوو دەکڵات دواتم چیمان لێتووە برەواکە گەشتم واڵا گەشتم ناتوانێ من ڕاکێشی ناوێت ڕادەکەشە خەیرە گەشت دەی ئەی کورە زۆر سەختە زۆر سەخت نەبوو مەگەر بەشێکی قرتێنی مامە ئەوانەی پێشتر کرد مامە لاسو ئەوە زۆر دوورە ئارە وەڵا هەرە بەخوا زۆر درۆ بەچی ئەگەیجە برا بەبێ ئالێرەوە بێ یەکسەر وی داکەوە بەخوای مامە باوەڕ ناکەم بگاوە چییە؟ قابل لە هەر لە خۆ دروستیان کردبێ وڵی بەقڕانەوە زۆر سەختە ئەوە چۆنە بەجدی نەگەشتی بەدەمە کابینەکەی لای خۆم بەس ناگەمە ئەوی سەرەوە زۆر دوورە زانی هەرە بەخۆیەوە چییە؟ ئەی وڵات فەندەکە بینیەوە چی بوو؟ ماما هەان سیف هاتەوە بەلەمەکە با بێتەوە سەبر وەرە نەگەشتێرە یەک سەفە خاص داگەن وڵای من هەر نەگەشتم هەر کەمیش بوو لادەنا ئیمە فێڵەکەم بینیوەتەوە ئەمها بڕۆ هێدا ئەوەکە شەڵێ کەم ئیدی بووە وڵای من دوایش ڕۆی هیچێکی مابوو بگە قورعان وەرە لەو سووسێ وەرە لەو سووسێ وەرە ئاخ بۆی بۆگای وڵی ناڕە بە قورعانێ من ناڕە وەرەوە چە کاکە شێخ نێ کەسێک پێ بڵێ ئەو بیهێنی بڵێ کار و خۆت ئێستا برەوە فێڵێکی هەیە حەتمەن مامەزانە هەر ئەوەیە بێ هەرەوێ هیچ شوێ بینی ئەمە کاتەکەی تو چەندە 25 دەربۆکیەکی کەس نازانێ ئەو چیوە کێکی چی قورعانەوە ماقۆڵ نییە
والله وابزام تێگەشتم ئەبێ فەقازەکەدا نەگری هەتا تۆزێک نزمە بیتەوە ئەرە وەڵای گەشتم وەڵام مامە ئەبێ نزم بێتە ئەها چۆنەڵێ تۆ زێڕێگا بڕێ ئەنجا فەقازەکەدایە بە هی نەگەی داگرسێنی بەرزە بێتەوە دیسان جاکوایە و بۆ دیێن لای من ناگاتێتی با زیادر نزم بێتە بزانە ئەنجارێکە زۆر نزم بۆ سەخوارە گورە ڕێکەرە سەرەوە گێرەکەی گێرەکەم ڕوو لە سەرەوەش بوو نایە چی لێ نای من نازم تۆ چۆن سوویە وڵی هەر بۆ جۆرە وڵم چی ئەوە کە ڕۆشتم هەر فەقازمدانەوە گرسان تا تۆزێ نزم بووە ئەنجارە ڕووم بەرز کردو برانە ڕۆشتە ماوە جا بێت چەنی ئەو باشەوە چەندە گەشتە 50 دقەی یای بڵێ 1 ساعت دەستەدا بەخۆی ڤیدیۆ کڕاوە ئەوی تریش مامەوە باشە باش هاتۆزە بڕۆم منە هیچ نەبێ حەیەمان نەچێت ێگە هەر دانێکمان بیباتەوە بەس کۆتایی بە ڤیدیۆکە بێت چی برانە چۆن ئەی هاوار دەنت ڕێسپاو نیش نابێ نەبەخۆی ئەی نازم تو چۆڕووی منەوە 20,000 نوعی ئەوم کردنایە برات لە خۆ قەناعەتی وەرە ئەمە چۆن ببڕم خەریب گەشتە 50 دقەی ڕێک نابێ لی ببڕین هەر حەزەکە ئیکەین بمدان و تاڵ بەس سەلامە گوشتەکەی لێک ورا نەگەشتێ یعنی فێڵی تریشی هەیە بەس نەزانی بەڕا زای سەربان نەچە دەتیشتی بەس بگە بەس وەڵای دڵی گەشتم بە قڕ فێڵەکەم بینیوە ئەوا بڵێ وە ئەڵێ گەشتم تا فێڵەکە بینی بەس ڕووکی ئەو جاری زیاتر دوو قاتی ئەو ئەڕوەڕاوە ناستی 1 ساعت من نەدەگەشتێ بران چیو کردووە ئەڵێ ئادەی چیو کردو دووبارەی کەرەوە بە بەڕاستی تی ئەرەڵە گەشتم
والله گشت والله مەگەر ئەمە کۆتایی پێبیێنی هەڵا بە کۆتایی ببین مامە حەزەکی لە شوێنی خۆ واسە چونکە من ڕێگەشتمەتە شوێنەکە تاوام کردو بە زەڵە دووباری کرد وەرە بابە ڕایگرە جەماعەت بەڕاستە زۆری پێوە ینی وایە دەقیقە لەوانی ساڵ دەقەیان زۆر کەم کردوەوە دەقەکەمان کەم کردو بەڵام بەخوای ئێستاکەم سێری ڕیکۆردەکە ئەکە دوو دەقیقەکمان ڕیکۆرد کردووە سیر گەنێستامان نەداوە دەڵێت دەبی دووبارشی کێەوە ئەو ئاڵەی وڵای مەگەر کۆتایی پێبێ دیوادارم کەتان بەدڵ بوو بێ داوای لەبوردن دەکەم بەخوا هێرە دەمان پێکرام خۆی لێنە تایمەکەەوە دەڵە 31 دقه بەڵام خۆمان 52 دقەیەکە وەرکۆ دەکەین قسە و جوشتانەوە هیوادارم ویددیوکەتان بەدڵ بوو بێت داوای لەبوردن دەکەم دووبارە ئینشەڵڵا چاوەڕی پاکری زیاتریش بکەن بەم زۆنە و لایکی ویددیوکە بکە سبسکرایب کە ناچکە ئەگەن مام عەبدوڵڵاژەکە هەر قسێکیە بابیکە و سپاس بۆەوەی بینێزن تا ئێستا لایک و سبسکرایب لە بیر مەکەن هیوادارم بە دڵتان ببێت و ڕخنە پێشنیارەکان تا منیشتن بەسەر چاو هەڵدەین بە دڵی ئێوە بێت ئینشەڵڵا جارێکی تر ڤیدیۆوە نابێت و ئەوان گیرین و کێشەی دەستەکانی خۆش بێت و قوربانت زۆر سپاس دەستی توش خۆش قوربانت خوا زۆر سپاس تا ڤیدیۆی تر خواتان لەگەڵ خوا